پێمان وایە لە هەرێمی کوردستانە بەرمە بنای ئەوەی کە خزمەتگوزاریەکانی تەندروستی وەک پێویستنی وەکەرتی تەندروستی لە هەرێمی کوردستانە کێشە و گرفتی زۆر بووە و کەم و کوڕی زۆر بووە نەیتوانی وەک پێویست خزمەت بە نەخۆشان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکە پێویست بوو یاسایەک لەو شێوە دەربکرێ و تەنزیم و ڕێخستنەوەیەکی دروست بۆ هەردوو کاری پزیشکان و بنکە تەندروستیەکان بکرێەوە لایەن و ئەرکی مافی نەخۆش دیاری بکە لە هەرێمی کوردستانە و ئەم پێشنیازە ئاسایە کۆمەڵێک بڵێن هێڵی دیاری کردوون ئەرک و مافی نەخۆش دیاریەکە لەسەر بنکە تەندروستیەکان و بۆ ئامادەسازی و ئامادەکردنی هەموو خزمەتگوزاریەکان و ئیلتیزامێکە بۆ خستنە سەرشانی حکوومەت و لایەنی پەیوەنددار کە وەزارەت تەندروستیە بۆ بەردەستەکردن و کار ئاسانیکردن بۆ دابینکردنی هەموو پێداویستی و پێداویستیەکان و کەلوپەلو خزمەتگوزاریەکان بۆ نەخۆش و بۆ هاوڵی نەخۆش و بە هەمان شێوە ئەرک و مافێکیشە لەسەر نەخۆش و هاوڵی نەخۆشیش بۆی کە لایەنی بەرامبەر کە پزیشکە بەڕێزەکان کارمەندانی تەندروستی بیان پارێزن خۆتان نەزانن ئێمە ڕۆژانە ئەبینین بە بەرچاوی میدیاکانەوە کە زۆر جار هەردوو لە ینی مافی یەکترەشکێن پێمان وایە ئەم یاسایە خزمەت لە داهاتوودا پێشکەشەکە بە کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستانە و لەبوونی هەر کەم تەرخەمیەک مقەسری لە چۆنیەتی جێبەجێ نەکردنی هەر ماددە و بڕگەیەکی ئەم یاسایە سزادانراوە.